یەکێتی دەڵێت پارتی تا ئێستا ڕازی نەبووە بە پرۆژەی لامەرکەزی ئیداری و دارایی سلێمانی و ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کاوکات داڕێژەری پرۆژەی لامەرکەزیە دەڵێت پارتی ڕێز لە واژۆکەی ناگرێت لەو ڕێکەوتنەی کە هەیەە ناکرێت هاوڵاتیان باجی ئەو کەتنە بدەن کە بە ڕێکەوتنی نەوتی کوردستان کراوە و ناکرێت چی دیکەم و چەو بودجەی هەرێم بکرێتە قوربانی ئەو سیاسەتانە و پێویستە چارەسەرێکی بنەڕەتی بۆ بدۆزرێتەوە کە ئەویش ڕادەستکردنی داهات و نەوتی سنووری سلێمانیە بە حکومەتی ناوەند. بەڕای ئێمە بۆی کە خەڵکی کوردستان لەم نەهامەتیە ڕزگارکەی کە بەهۆی پرۆسێنەوت و بەهۆی ئەو کەتنەوە بەسەر خەڵکی و موچەخۆرانی هەرێمی کوردستان هاتووە کە بە مامەڵی بە مەلەفی نەوتەوە کراوە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا نەکەوتن ڕێکوتنی خۆ ناکرێ و حیزبەکان هەروە چاوەڕێکن بە دیارمەرجی خەڵکەکانەوە بەڕای من باشترین چارەسەرەوەیە کە ئەو مادەیە جێگیر کرێ ئەگەر لە حاڵەتی ڕێگەنەکەوتنی هەردوو لایە پارێزگاکان سەر بشک بکرێن لەوەی کە داهاتە فیدراڵەکانیان ڕادستی حکوومەتی بەغا بکەن لە بەرامبەر پێدانی موچەی پارێزگاکان لەگەڵ بودجێتن ئەقالیمە ئەمە چارەسەرێکە کە پێم وایە بۆ قانونی میزانیە کە بۆ ماوەی ساڵەکە چارەسەریی گونجاو بنەڕەتێ بۆ کێشەی موچەخۆران بێگومان دیارە ئەو مانای ئەوەیە کە ڕێز ئینزاکی خۆی ناگرێت چونکە ئێمە پێشتر لە بێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستانە ئیمزای هەر سێ لایەنەکە هەبووە کە لامەرکەزی جێبەجێ بکرێت ئێستا کە داوای تەفاسیل و ناوەڕۆشی ئەو بڕگەیەکن کە ئیمزای لەسەر کراوە هەر لایەنێک پێوی پابەند نەبێت نیشانەوەی کە ڕێز لە ئیمزاکە و بەڵێنەکەی خۆی ناگرێت. چەند ڕۆژێک بەر لە ئێستا هاوسەرۆکی یەکێتی لەگەڵ بەشێک لە ئەندامانی فراکسیۆنی حیزبەکەی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئەندامانی پرۆژەی لامەرکەزی کۆبوویەوە پرسی لامەرکەزی ئیداری و دارایی تاوتوێ کراو قسە لەسەر ئەوە کراوە ئەگەر هەرێم نەگاتە ڕێکەوتن لەگەڵ بەغدا جێبەجێکردنی پرۆژەی لامەرکەزی دارایی و کارگێڕی باشترین بژاردە دەبێت. ئەندامێکی لیژنەی پرۆژەی لامەرکەزی سلێمانی دەڵێت ئەوان لەگەڵ پرۆژەی لامەرکەزی و دابینکردنی موچە و بودجەی پارێزگاکانن بۆ مەرجەی ئاماژ لە پرۆژەکە بۆ مەرامی سیاسی نەبێت و ئەنجامەکەی دوو ئیدارەی لێ نەکەوێتەوە. ئێمە لامەرکەزیمان بۆ ئەو کردووە کە هەموو بگات لامەرکەزیت بگاتە هەموو شەریحەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە هەولێر و سلێمانی و دووهۆکەوە بۆ ئەوە نەمان ناوەتەیە کە دوو ئیدارەی دروست بێ لەگەڵ ئێمە لەگەڵ دوو ئیدارەیانی ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵ لەگەڵ دوو ئیدارەیانی لامەرکەزی ئەگەر بەو شێوەیە بێ کە ئێمە داوامان کردووە لە راپۆرتەکانمانە بەڵێ لامەرکەزی نابێ بۆ مەرامی سیاسی بەکاربێنرێ نابێ بۆ دوو ئیدارەی بەکاربێنێ ئەبێ بگاتە هەموو شەریحەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. تا ئێستا ڕوون نییە پرۆژەی لامەرکەزی پارێزگای سلێمانی جێبەجێ دەکرێت یاخود نا. یەکێتی دەڵێت تەنها لەسەر واژۆی پارتی ماوە لەسەر پرۆژەکە و تا ئێستا ڕەزامەند نین بەشێک لە ئالانەکانی دیکەش لاریان نییە لە جێبەجێکردنی بەو مەرجەی نیەت لێی دوو ئیدارەی نەبێت. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.